بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە پرسی موچە و داهاتووی پەیوەندیەکانی هەرێم و بەغداد دەکەین. دیارە وا بڕیارە سپش دادگای فیدراڵی کۆبوونەوەی بکات سەبارەت بەو سکاڵایی کە دوو سکاڵا پێشکەش کراوە لە دادگای فیدراڵی و پێشتریش دادگای فیدراڵی بڕارێکی لەسەر موچەدا بووە ئەم شەو کۆبوونەوەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتی شەیە کە یەکێتی و پارتیش تێیدا بەشدارن. قسە لەسەرەوە دەکەین پرسی موچە چی بەسەردەی و وەلیژنەوە وەزارێکی حکوومەتی عێراقایە هیچی کردووە، ئایا چاوەڕوان دەکرێت بەم زوانە چارەسەر بکرێت و ئایا پرسی کشانەوەش چی بەسەرات بۆچی ئەم لایەنەکانی شاوڕانین بێکەوە لەسەر پرسی کشانەوە. ئەم پرسان لەگەڵ بەڕێز مامۆستا شیروان میرزا ئەندامی پێشووتری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. مامۆستا بەخێر بێن، سوپاسیان بەدەبوون دەکەین. زۆر سوپاس دەکەین. سەرتا لەوە دەست پێ بکەین پێدوای نزیک بوونەوەیەک یاخود لیژنەیەکی وەزاریش پێکات تقریبا نزیکەی هەفتەیەک لەمەوبەر کە لە 5 کەس پێکاتە بوو زۆر بەیلانە سیاسەکانی تێدا بە پارتی وکێتی لیژنەوە وەزاری حکوومەتی عێراق تاکوێ سەیز ئەنجامی گەشت و یاخودیشانەوەیە کە راپۆرتێک ئامادە بکەن. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس و سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست. طبعاً کێشەکە گەیشتۆتە حەدێک کە هیچ کە تەحمولی قبولکردن ناکە. یعنی مەسەلەن لەناو خۆی هەرێم وەزعی زۆر ناجۆر و خراپ هەیە، زەختێک لەسەر حکوومەتی عێراقی هەیە، زاخت لەسەر هەردوو لا هەیە بۆ ڕێککەوتن. ئاخر جار ئەوە بوو گەیشتنەوەی کە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە هەفتەی ڕابردوو ڕۆژی سێشەمەی ڕابردوو ئەوە بوو کە دوای مشتومڕێکی زۆر بڕیاردراوە لیژنەیەک پێک بێ. ئەم لیژنەیە بۆچی بۆەوەی چکە دوو بۆچوون هەیە، بۆچوونی حکوومەتی عێراقی بۆ چارەسەری کێشەکە چییە، بۆچوونی حکوومەتی هەرێمی کوردستان چیە. چونکە 2000 بابەتی موچە کە بابڵین پشکی هەرێمی کوردستان یان موچەی فەرمانبەرانی هەرێم کە بڕاوە و نانێردرێ سەرەتا پێش جەژن تقریبان ینی چاوەڕوانی ئەو بین کە محکەمەی ئیتیحادی ئەم بابەتە کۆتایی پێبێنێ ئەوەی فەرمان سالیارەکە دەرکە ئەوە نەکرا کەەوە نەکرا دوای بەسترایەوە بەنەوت کە بەسترای بنەوت تەوان نەوت بابەتێکی ئاڵۆزە لە نێوان هەرێم و بەغدا. قانونی نەوت و غازمان نییە لە عێراق تا ئێستا دەرنەچوو، نەخێر تا ئێستا قانونی نەوت و غازمان نییە کە بابەت مادەکانی دەستور هەر لایە و بە شێوەیەک تەفسیری دەکا. گەیشتنە ئەوەی کە لەسەر بابەتی مادەم بەستراوەتەوە بەنەوت و دوو بۆچوونی جیاواز هەیە لیژنەیەکی وزاری پێکات بۆ پێی ئەم لیژنە وزاریە بتوانێت لە ماوەیەکی کەمدا تەمانەوە کاتە قسەکە واکرا یعنی قسەکەی سوودانیش وا بووە لە ماوەی 48 کات ژمێرێکدا بتوانێت ئەم دوو بۆچوونە لێک نزیک کاتەوە شتێکی تازەی لێدا بڕێژێ بۆی لە ئەنجومەنی وەزیران دەنگی لەسەر بدرێت. طبعاً لیژنە وزاریەکە کۆبنەوەی یەکەمیان کرد دوای دانەنیشتنەوە بەقەناعەتی من ئیشیان کردووە لەسەری ئەمە معلومات نییە هەر بەهینی خۆمە چکە بۆچی ئێستا قسە لەسەرەوە دەکرێت کە ڕۆژی سێشەمە راپۆرتی ساوەڕێ دەکرێت تا کاتە راپۆرتێک کەواتە ئەگەر تاوان یەکەم جار ڕاجیدا کۆبنەوەکان دوای گوتیان داوای معلوماتیان لە دیوانی چاودێری دارایی کردووە دوایی ئێستا قسە لەسەرەوە دەڵێ ڕۆژی سێشەمە راپۆرتێک پێشکەش دەکەن کاتە شتێکیان کردووە. کەواتە لەم دوو سێ ڕۆژەدا کۆمەڵێک هەنگاوی بابڵێن خێرا و سەریع هەیە بە ئاراستەی بابڵێن چارەسەریان بە ئاراستەی یەکلاکردنەوەی بابەتەکە. یەکەم جیاوازەکانی نێوان هەردوو درافتەکەی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی لە خاڵێکی گرنگدا خۆی دەبینێتەوە جگە لە بابەتی داهاتی نانەوتی و ئەوەی نەوت بۆ ناوخۆ بۆ ئیستهلاکی محلی چەندەوانە ئەویش بابەتیەوەی کەی موسە سەرف بکرێت. عێراق دەڵێ کەی نەوت بەڕێکرا نەوتەکە گەشتە بەندەری جیهان من موچە دەنێرم ئەوە ڕژنووسەکەی عێراق ئەوە عێراق وا دەڵێ هەرێمی کوردستان دەڵێن نەخێر کە ڕێککەوتین موچەیەکمان بۆ بنێرە ئەنجا دەبێت دەست بە هەرناردەکەی نەوت دەکەین. ئەگەر بەیانی کە دانیشتنی دادگای فیدراڵیە لەسەر بابەتی ئەو ئەمرە وولایەیە کە چاوەڕوان دەکرێت دەربچێ ئەگەر بەیانی محکەمەی ئیتیحادی فەرمان سالاریەک دەربکە بەوەی ئیجباری وەزارەتی دارایی عێراق بکە یان حکوومەتی عێراقیکە بەوەی موچەی مەچەخەران بنێرێ یەک لە کێشە گەورەکانی نێوان ئەم دوو ڕەشنووسە چارەسەر دەبێت چکە کاتە بەبێ ڕەشنووسەکە بەبێ نەوت حکوومەتی عێراق دەبێت موچە بنێرێ ئەو کاتە یەک لە خاڵە خلافیەکان چارەسەر دەبێت دەمێنێتەوە سەر دووسێ خاڵ یەکەم بۆ ئیستهلاکی محلی بۆ بەکارهێنانی ناوخۆ ئایا 46,000 یان 65,000 زۆریش لێک دوورن لەو پرسە نەخێر ئەمە بەرامەکە 282,000 عێراق دەڵێ دەزانێ زیاتر بەهانەیە ناوخۆ بێ هەرێم دەڵێ باش 65 بێ ئەمە زیاتر بەهانەیە بۆ حکوومەتی هەرێمیش و بۆ حکوومەتی عێراقی بەتایبەتی بۆ حکوومەتی عێراقی دەزانی بۆ بەڕێز سوودانی گوتی ئێمە لە
ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان بۆی کە هەناردە ناکرێ نزیکەی 20 ملیار دلار زیاتر لە 20 ملیار دلار ماوەیەک پێش ئێستاوای زەرمان کردووە. باش کە تۆ زەرێکی ئاوا گەورەت کردووە لەسەر 17,000 و 18,000 و 19,000 بەرمیل نەوت ڕای ناگری ئەگەر بەهانە نەبێ. بەڵام دڵی دیوانی چاودێری دارایی عێراق ئێستا دەڵێ یەکلای کردوتۆ لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم پێویستی بە 36,000 بۆ پێراویستی ناوخۆ. بەس مەبەستم لە هینە ینی مەبەستم لە خودی ڕقەمەکە ینی ڕقەمەکە ئەوەندە گەورە نیە لە بینی ئەم دوو حکوومەتە ببێتە کێشە. خاڵێکی تر هەیە حکوومەتی عێراقی بەڕای من باشە دەیەوێ هەرچۆنێک بێ ئەگەر بۆ یەک ڕۆژیش بێ نەوت بم بۆ ڕێدا بەڕێ بکە نەوتی هەرێمی کوردستان تەوان بەڕێ بکە بۆ بەندەری جیهان لە ڕێگەی سۆمەوە. بۆچی؟ لە ڕووی معنەویەوە لە ڕووی ئەو وەرگرتنەوەی هەناردەکردنی نەوتە لانی کەم هەناردەکردنەوەی نەوتە لە هەرێمی کوردستان خۆی دێنێرێ. ئەمە بۆ هیچ ئەوەیە چی تێدا لە ڕووی سیاسیەوە حکوومەتی عێراقی بەسەرم بنمونە 10 ساڵ زیاتر لە ئەوە بوو بە چێشمەچێشمی نەوت لەسەرەوەی چێ بیفرۆشێت چێ هەناردەی بکە وایە یعنی ئەوە هینەچی با بڵێن لە ڕووی معنەویەوە ئەگەر لە ڕووی سیاسی بڵێن لە ڕووی سیاسیەوە قازانج دەکە قووەتێکە بۆ حکوومەتی عێراقی دەڵێ من مەلەفی نەوتم وەرگرتەوە ئەوە تا خۆم هەناردەی دەکەم خۆم دەیفرۆشم سۆمە سەرپەرشتیەکە. لەسەر داهاتی نانەوتی کێشیان هەیە لەبەرەوەی داهاتی نانەوتی جەنابەت دەزانی لە ساڵی پار لەسەر زمنیان تەوان لەسەر ڕقمێک ڕێککەوتبوون لە بینی 80 بۆ 85 ملیار. ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سێ مانگەی کە بەڕێی کردووە بڵێ نردویەتی 48 ملیار 53 ملیار 4 مانگ 199 میلیاری نردە. بەڵێ حکوومەتی عێراقی تەمان هەر لە سەرەتاوە بەیاننامەی وەزارەتی دارایی هەیە دەڵێم ڕقەمە ڕازی نین. لەبەر چی؟ لەبەرەوەی ساڵی پار دیوانی چاودێری دارایی عێراق هاتنە هەرێم لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێم سەردانی خاڵە سنوورەکانیان کرد سەردانی فڕۆکەخانەکانیان کرد دائیرە فدراڵیەکان یعنی چێکەکی تەواوی داهاتی نانەوتیان کردو لە هەرێمی کوردستان. دوایی هەردوو لە ڕێککەوتون لەسەرەوەی کە داهاتی نانەوتی سەروی 300 ملیارە 320 330 تا 350 کەمترە بە سەروی 300 ملیارە. مە خاڵی یەکەم. خاڵی دووەم حکوومەتی هەرێمی کوردستان مانجی 12 2024 ئەو کاتێک کە کێش لەسەر موچەی مانجی 12 دروست بوو لە وەڵامی بەیاننامەیەکی وەزارەتی دارایی عێراق بەیاننامەیەکیان دەرکردووە دەڵێ داهاتی نانەوتی ئێمە بۆ 11 مانگی ڕابردوو یعنی 11 مانجی 2024 بەبێ مانجی 12 بۆ 11 مانگ 4 تریلیۆن و 300 ملیارە ینی تقریبا ئەوە دقیق ڕقەمەکە نازانم بەس 4 تریلیۆن و 300 ملیارە بۆ 11 مانگ. ئەو کاتە بیرمە حسابمان کرد مانگی 395 ملیار دەکات. طبعا لەوە کە ئێستا دەڵێن 200 ملیار دووشتە یەک بنەمایەکی هەیە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی اعترافی بەم ڕقەمانە کردو جات تۆزێک نزیک تۆزێک دوور. ئەمە یەک دوو زیادکردنی سەقفی داواکاریە بۆ 200 بۆی لە 150 کە سوودانی بیداد داوای دەکرد ڕازی بن. ئەنجا لە 150 ڕێک دەکەون لە 100 ڕێک دەکەون زیاتر کەمتر نازانم سەکەی حکوومەتی عێراقی دەڵێ بەپێی دوانی چاودێریەوە 4 تریلیۆن و 700 میلیاردتان هەبوو تقریبا 300 وەکو جەناب دەڵێ نزیکەی زیاتر لە 390 میلیاری مانگانە دەکات. هەر لەسەر ئەساسی ئێستا داوای 200 میلیارد دەکەن. باشە بەس ئێستا کێشەکە زیاتر لەسەر داهاتی نانەوتیە خود لەسەر ئەوەی لەسەر چی ماوە توێسا کە ڕێک ناکەون خۆ ڕژنووسەکان کەسی دەکەوەندە لێکەوە دوور نین ینی بەس داهاتی ناوخۆلێک دوورن وایە بەس خۆ لەسەر نەوتەکە تا ڕادەیەک نزیکی هەیە لەسەر نەوت تەسەور دەکەم زۆر لێک دوور نین ینی زۆر کێشە نییە. خۆی کێشەکە لە چدایە درافتەکەی یان ڕژنووسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ با لە 100,000 دەست پێ بکەین ئەگەر کۆمپانیەکان بەشدار نەبوون. باش بۆ لەبەرەوەی بەشێک لەو نەوتی کە بەرهەم دەهێنرێت دیارە لە بەردەستی کۆمپانیەکان نیە حکوومەتی هەرێم خۆی بەرهەمی دێنێ بەبێ ئەو کۆمپانیانی کە لە ئەپیکۆرن توانای ئەوەی هەیە کە ڕۆژانە 100,000 بەرمیل نەوت دەست پێ بکەن بیدایەت دەست پێ بکەن تاوەکو زیاد دەکەن. بەڵام من ئەوەش هەر بەهین دەزانم ینی بە ئەگەر کۆمپانیەکان ڕازی نەبن پێ و حکوومەت هەرێم بتوانێت 100,000 تەسلیم کە بە پێی ڕژنووسەکەی سەرەتا بەڵێ باڵدەڵێ لەوەندەوە دەست پێ بکەین خۆی بەس کۆمپانیەکان ڕازی کراون کۆمپانیەکان ڕازی کراون بە 16 دلار بۆ هەر بەرمیل نەوتێک. بەڵام کۆمپانیەکان مشکلەیەکیان هەیە یەکەم دەڵێن ئێمە قەرزێکی کۆنمان هەیە چێت تەحمولی ئەم قەرزە دەکات کە تا ئێستا حکوومەتی عێراقی نە هەرێم ناستە ژێرباریەوە نزیکەی ملیارێک دلارە کەمترە لە ملیارێک 900 شتێکە
دوو گرفتیوان هەیە ئەم $16 وەردەگرن نبێتە قەرز بە کۆی حکوومەتی هەرێمی لێنەیە کە ئێستا بە نزیکی $1,000,000 قەرزارە دەڵێن ئایا حکوومەتی عێراقی کە تەحملی ئەوە دەکا حکوومەتی عێراقی و $16 دەدا کەی دەمانداتی لەگەڵ بەرهەمێنانی نەوت و هەناردەکردنەکەی لەگەڵ فرۆشتنەکەی لەگەڵەوەی کە گەیشتە بەندەری جیهان یعنی دوای ئەوە دەڵێن لە ماوەی 2 مانگدا کۆمپانیایەکی بیانی دێ تەقیمی هەموو چاڵگەنەوتیەکان دەکا بۆ دەرهێنانی بەرمیلێک نەوت و هەناردەکردنی چەندی پێویستە دەرهێنانی با بڵێ بەرهەمێنانی نەوت ئەگەر کۆمپانیاکە گریمان بڕیاریدا دەڵێ ئەم $16 زۆرە مەسەلەن $10 دەڵێن ئێمە بۆ 2 مانگ دەست بەکار ناکەینەوە یان دەیانەوە هینەکە زیاتر بێ بڵین ماوەکە ئەوانە هەموو شتی فەنین من پێم وایە حکوومەتی عێراقی ئەگەر حکوومەتی عێراقی جددی بێ زۆر ئاسان دەتوانێت کۆمپانیانە ڕازی بکات لەبەرەوەی ئەم کۆمپانیانە بەشێکیان لەوانەیە لە ناوەڕاست و خواروی عێراقیش گرێبەستیان هەبێ یان هینیان بداتێ بەڵێ ینی گرێبەستی دیکەیان بداتێ یان زمانەتی ئەویان بداتێت چۆن مەسەلەن پارەکە وەردەگرن دەزانی ئەوانە هەمووی لە چوارچێوەی فەنیاتن کە زۆرتر لە بەهانە دەچن یەک بڕیاری سیاسی هەبوو بۆ ڕێککەوتن ئەمانە هەموو چارەسەر دەبێت پرۆژەکە سیاسیەکە پێویستە بە چی مامۆستا بڕیارە سیاسیەکە دەزانی بڕیاری سیاسیەکە چییە بە کاتی خۆی پێمانوا بوو بەیاننامەکەی یان با بڵێن ڕاگررتنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی داراییەوە بڕیارێکی سیاسیە یان کاردانەوەیکی سیاسی فشاری سیاسی لەسەر هەرێمی کوردستان بەو پێی کە حکوومەتی عێراقی و بە تایبەت شیعە پێی وابوو موامەرەیەک لە منطقەکە هەیە پێش جەنگی ئیسرائیلێرە بەڵێ موامەرەیەک لە منطقەکە هەیە دژی حکوومەتی عێراقی یا بڵێن دژی حکمی شیعە لە عێراق وە کورد بەشێکە لەو موامەرەیە لەناو کوردیشدا زیاتر پارتی دیموکراتی کوردستان وایە دایان خوێندەوە ساسەر هادی عامری بەنیاز بێتە لای کاک مەسعودەوە بووکە ئەو سەردانش نەکرا ئێستا بارودۆخەکە گۆڕاوە شەڕی ئێران و ئیسرائیل وەستاوە کۆتایی پێهاتووە وەزع سیاسەکە هێور بووە عێراق نەچۆنا ئەو سێراع ململانەیە خۆی پاراست و ئەوەی کە تەوەقوع دەکرات تا ئێستا لە عێراق هیچ ڕوونێدا داهاتوو نازانین بەڵام تا ئێستا هیچ ڕوونێدا کەواتە ئەو وەزع سیاسی یان ئەو پێشبینیانەی کە بۆ عێراق هەبوو ڕاست دەرنەچوو و شیعە ئێستا دەیەوێت لە دوای ئەوەی کە بە فشاری سیاسی و بە بەکاردانەوەی سیاسی ڕایگرت خۆی بەرگەکی قانونیان بەبەردا کرد کە بەرگەکی قانونیان بەبەردا کرد ئێستا بۆ ناردنەوەی جارێکی دیکە پێویستیان بە دەرچەیەکی قانونیە دەرچە قانونیەکە یان ئەوە تا قەراری مەحکەمەی ئیتیحادیە کە بەیانی چاوەڕێ دەکەین دەرچی یان ڕێککەوتنی نەوتە ڕێککەوتنی نەوت تەطبیقی قانونی موازە نەشە لە هەمان کاتدا دەرچوونی سوودانی و جەماعەتەکەیەتی لەو فشارێک کە لە ناو شارعی شیعەش لەسەریانە یعنی ئەوە با بڵێن خوێندنەوە سیاسیەکەیەتی یعنی ئەم جارە کە بڕیاری هەموو شیعەکان ئەم جارە دەبێنەوە تەسلیم کەنداتی ناوخۆش ئینجا موچە دێت ینی نەک بڕیاری تەنە هی خودی سوودانی هەموو شیعەیە بەزانی بۆچی چونکە لە کۆبوونەوەی ئێتاری تەنسیقی پێش جەژن ئەگەر زەختیان لە سوودانی نەکرد با سوودانی موچەی دەنارد قەناعەتی من بەپێی معلوماتی ئێمە سوودانی نیازی هەبوو پێش دەژن هەرچۆنێک شەوەکەی کە ئێتاری تەنسیقی کۆبوونەوە و تەحمل ینی با بڵێن سوودانیان ئاگادار کردەوە کە ناردنی موچە ئەم جاریان بەبێ ڕێککەوتنی نەوتی بەبێ نازانم چی بەبێ چی و چی خۆی تەحملی مەسئولیەتەکەی دەکات ئەوە بۆ فشارێن لە سوودانی کرد سوودانی نەچۆ ژێرباریەوەی ئەم قەراری ئەم جارە قەراری هەموو باش هێزە شیعەکانە لە بەرامبەر هەرێمی کوردستان بەگروای دەبنین مامۆستا سپەی دادگای فیدراڵی ئەگەر بڕیار بدە بۆی کە نووسراوەکەی تێفسامی هەڵبوو وەشێنێتەوە بڵێ موچە بنێرێ بەڵام ئەوشی لێ چاوەڕێ ناکرد لە پاڵ بڕیارەکە پابەندیشی تێدا بێ بە حکوومەتی هەرێمیانی دوو لایەنە بێ بەدڵنیاییەوە چونکە لایەنە نەبێ وای ئەگەر فەرمانێک دەرچێت لە ئەگەری دەرچوونی بزانی کاتی خۆشی بڕیارەکەی مەحکەمەی ئیتیحادی یعنی بەڕای من محکمەی اتحادی سپێنی بڕیارێک دەرناکە یەک لایەن ئیلزام کا بە تەنیا هەردوو لای ئیلزام دەکا طبعا ئێمە زۆر باسی ئەومان کردووە تۆ حکوومەتی عێراقی لە جیاتی ئەوەی کە
لە بەرامبەر ئیلتیزام نەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان ڕادەست نەکردنی نێو ڕادەست نەکردنی داهاتی نانەوتی حکوومەتی هەرێمی کوردستان سزا بدا یان پشکی هەرێمی کوردستان بڕێ هاتۆ موچەی فەرمانبەر دەبڕێ ئەمە بۆ خۆی زۆر نامەنتقیە دژی بنەمای دەستورە بەڵام ئەگەر بەیانی فەرمانسالارێک دەربچێ یان ڕوونکردنەوەیەک دەربچێت تا ئێستا نازانین دادگای فدرالی چ دەکا بەیانی بەڵام ئەگەر بڕیارەکە دەربچێ یەک پاڵپشتێکی باشە بۆ ڕێککەوتنی نەوتی کە دەبێتە پاڵپشتێکی باش وەکو باسم کرد یەک لە نقطە خلافیە جەوهەریەکانی نێوان هەردوو لا چارەسەر دەکا دوو بە دڵنیاییەوە چۆن ئیلزامی حکوومەتی عراقی دەکا بە ناردنی موچە ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستان دەکا بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی بەڵێ چونکە لە بڕیارەکەی پێشودا هەیە لە 2024 هەم ڕاستکردنی نەوتێ هەم داهاتی ناوخۆشیەوە ڕاستە هەردووکی بەڵام ئەمە پێمان وابوو یعنی کاتی خۆشی پێمان وابوو کە موچە لە دووشت دەردەهێنرێ یەک لەوە دەردەهێنرێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئیلتیزام نەکا بە داهاتی نانەوتی و نەوتی و ئەوەی کە دیاریکراوە حکوومەتی عراقی پەنا بۆ شتێکی تر دەبا لە بری بڕینی موچەی موچەخۆران یعنی خۆ بەنمونە ئێستا حکوومەتی عراقی و سوودانی و وەزارەتی دارایی عێراق هیچ کارتێکی فشاری لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستاندا نییە تەنها بڕینی موچەی فەرمانبەر نەبێ کارتی دیکەی هەیە بڵێ ئەلە بەدڵنیاییەوە هەیەی کارتی ینی کارتی دارایی هەیە کارتی سیاسی هەیە کارتی ینی کۆمەڵە کارتی دیکەی هەیە دەزانی کات حەچین مەسەلەن لە ڕووی منطقیشەوە پشکی هەرێمی کوردستان زۆر زیاترە لە موچە لە پشکەکەی تری هەرێمی کوردستان بیبڕە ینی هەرچی دیکە دەکەی تقریبا 20 تریلیۆنە زیاتر هەمووشی نەگا بڵێن 15 تریلیۆنێک دەبێ بە هەوی موچە باسی 13 تریلیۆن دەکرێت خودی موچە بەڵێ لانی کەم بۆچی بەسە لە بنێت تۆ لە مانگی چوارەوە ئەم مەوزوع دروست دەکەی لانێکم باوەکو 2024 گەیشتوای نەمانجی 11 بەڕێز تەیف سامی وەزیری دارایی عێراق لە 2024 لە مانجی حەوت نووسراوێکی کردو بۆ هەرێمی کوردستان دەڵێ داهاتی نانەوتیتان ئەوەی کە ڕادەستان کردووە کەمە بۆیە تووشی هین دەبن دەڵێت تووشی مەقاسەیەوە دەبن لە مانگەکانی داهاتوودا پارەتان نامێنێ لە مانجی حەوتەوە ئینزاری کردن ئەوە بۆ 1970 خۆی هات لە مانجی دەوە دەست بە بڕینی موچەکرا اینجا مانجی 10 و 11 و 12 ئەوەی کە عێراق داینابوو ناردی بەڵام داهاتی نانەوتی بڕی وانە تۆ 2024 بەجیا لەسەر حساب کردو بۆ لە 2025 دێ هەر سێ ساڵەکەم پێکەوە بۆ حساب دەکەی لە مانگی 4 دەیبڕی ئەها بۆیە دەڵێن باش لە ڕووی منطقیەوە لە ڕووی داراییەوە لە ڕووی قانونیەوە ئەو بەیاننامەیە فشارێکی سیاسی بوو باش بەس پێی مامۆستاگەر دادگای فیدراڵی بۆ نمونە فەرمانێکی کاتی دەرکا چکە دوو سکاڵا تۆمار کرابوون یەکیان هی فەرمانبەرانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بوو دوو سکاڵا تۆمار کرابوون کە بۆ نمونە یەکێکیان داوای ئەوەی دەکرد کە موچە لە خەرجی فعلی جا بکرێتەوە موچە لە ناکۆکی سیاسی جا بکرێتەوە بڵێن لە ناکۆکی سیاسی هەرێم و بەغداد هەروە موچە بڵێن بەدەر بکرێت لە ناکۆکی سیاسیەکان جگە لەوەش هەندێک فەرمانبەری دیکەش بڵێن سکاڵایان تۆمار کرد بوو کە موچە لە ناکۆکی سیاسی جا بکرێتەوە پێتان وایە ینی ئەم جارە گەر جگە لە فەرمانە کاتێکە دادگا بەرارێک بدا ینی لە دەرەوەی ئەوەش موچە لە ناکۆکی سیاسی دوور بخرێتەوە لە ململانی سیاسی هەرێمی بەغدا نزانی ئاسانە محکەمە بڕیاری ئەوە بدا کە موچە لە ناکۆکی سیاسی دوور بخرێتەوە بەڵام واقعی عێراق وایە ینی هەر دوور ناخرێتەوە یعنی دەستور پێشێل دەکرێت قانونی موازنە جێبەجێ ناکرێت ڕێککەوتنەکان چ ڕێککەوتنی نووسرا و چ ڕێککەوتنیەوە هەیە جێبەجێ ناکرێت یعنی هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەت کە ئێستا لە کۆبوونەوەدان کاتی خۆی کە پێک هاتووە لە هەموو ئەو هێزانە پێک هاتووە کە بەشدارن لە حکوومەتەکەی بەڕێز سوودانی بۆ ئەوە دروست بۆ کەم هێزانە لە حکوومەتدا نەبن لە دەرەوە قسە بە حکوومەت بڵێن پاڵپشتی حکوومەت بن یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چوونە نام ئەو هاوپەیمانەتیەوە بە ڕێککەوتنی نووسراو لەگەڵ هێزە شیعەکان بەوەی کە لە ماوەی ئەوەندەدا قانونی نێوتوغاز دەربچێ کێشە دارایەکانی نێوان هەرێم و بەغدا چارەسەر ببێ نەوتی هەرێمی کوردستان هیچی جێبەجێ نەکرا کێشەی دارایی چارەسەر دەکرێت و سەر هەڵداتەوە چارەسەر دەکرێت سەر هەڵداتەوە یعنی لە عێراقی ئەمڕۆی نامستەقردا ناتوانین بڵین وەڵاهی سیاست بە دوورە لەوە بەڵام ئەگەر بشتوانێ مەسەڵەن قسەکە ئاسانە قسەکە دەکرێت بەڵام جێبەجێکردنی هەر زەحمەتە دوو دەرکردنی لە ئینفاقی فعلی زەحمەتە بەڵێ دەبێتە دژی یاسای قانونی دارێمانی
یاسای بودجێش و قانونی ئیداری مالیش بۆیە ئەمە ئەگەر ڕێک بکەون یان کورد پێی وایە کە ئەم مادەیە زەرەری لێداوە لە سەردەمی عەبادیەوە تا ئێستا پێم وایە دەبێ هەوڵی تعدیلی ئەم یاسانە بدە یاسای یعنی ئەمە کاتی خۆشی بەسەرم پێشنیاری ئەومان کرد ئێمە لە سەردەمیەوە بزانێ یاسای ئیدارەی مالی دەرچوو لە سەردەمی خۆیەوە بەڵێ دەزانی چۆنە کاک حەچی دارایی بووی بەڵێ دەزانی چۆنە ئێمە ئەگەر بڕیار ینی قەراری استراتیژیان قەراری کورد ئەوەیە کە لەگەڵ بەغدا بژی و قوڵایی سیاسەتکردنی و حکومداریمان لەگەڵ بەغدایە کەواتە ئێمە لە چەند ساڵی ڕابردوودا جاری وا هەبووە حکومەتی هەرێمی کوردستان پێی وا بووە بەغدا هەر یاسایەک دەردەکا با دەرکات چکە قەت ئیشی پێ نابێتەوە بۆ ناچێتە ژێرباری و جێبەجێشی ناکە یەک لەوانە قانونی ئیدارەی مالی بوو بەڵام ئێستا گەیشتونە قۆناغێک کە نەخێر دەبێت شەڕە دەستوری و یاسایەکانمان هەر لەگەڵ بەغدا بکەین کەواتە دەکرێت ئێمە بە هینێکی با بڵێن ئەوە لەلایەن لیژنەیەکی تایبەتمەندی پسپۆرەوە بین لە ماوەی بنمونە 10 ساڵی ڕابردوو لە 2014 تا ئێستا چەند قانون بنمونە لە هین دەرچووە لە پەرلەمانی عێراق چەند ڕێنمایی دەرچووە بین هەر هەمویان تەحلیل بکەین کامیان لەگەڵ دەستوری یەک ناگرێتەوە کامیان دژی مافەکانی خەڵکی کوردستانە بین بۆ حکومەتی داهاتوو بۆ کابینەی داهاتوو لەسەر ئەوانە گفتوگۆ بکەین و لە پەرلەمانی داهاتوو بە دڵنیاییەوە بە زووترین کات هەوڵی تعدیلکردنیان بدەین ینی بیان کەینە پێشمەرجی ئەوەی کە ئێمە بەشداری هەر حکومەتێکی دیکە بکەین قانونی ئیدارەی مالیە لە چەند مادەیەکی دژی تۆیە قانونی موازنەیە کۆمەڵە شتی دیکەیە کەواتە با ئێمە لە ئێستاوە خۆمان ئامادە بکەین بۆ بەڵام ئایا کورد بەم پەرتەوازەیە ئێستا دەتوانێت ئەوە بکە من پێ دەڵێم نەخێر بەس خۆ کاتە لە لیژنەکەی ئێوە بڵین پەرلەمانتاری کورد و جەناو ماوە سەحمەشدا و کاتە هۆشداریتان دەخۆ وەزیرەکە شەر کورد بوو وەزیری دارایی ئەو کاتە بەڵێ ئەمە گویانێ نەگرتنەوەیە لەسەر یاسای ئیدارەی مالی قانونی ئیدارەی مالی ئەو کاتە جگە لەو بڕگەیە لەو مادەیە هەندێک مادەی دیکەشی تێدایە خۆ ئێستا گەر قانونی ئیدارەی مالی و خۆی جێبەجێ بکەی دەبێت حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ با بڵێن ئامادەکردنی موازنەی عێراق شتێک لە موازنەی خۆی ئامادە بکات لە پەرلەمان دەنگی لەسەر بچێتە عێراق لە عێراق زانشکە دەنگی لەسەر بدرێت ینی تۆزێک یاسای بودجەی هەبێ دەنام یاسای بودجەی هەبێ پێش عێراق لەناو بودجەی عێراقدا جێی بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدرێت بچێتە عێراق زانشکە یاسای بودجەمان هەر نییە یعنی بەڕاستی ئەمە کاتی خۆی زۆر مناقەشەمان کرد آخر جارەوە بکە بەرپرسانی حکومەتی عێراق هەرێمان ئاگادار کردەوە کە بابە ئەم یاسایە زۆر دژە وەڵامەکە بە فەرمینا بەڵام بە نافەرمی لە ڕێگەی ئەوانەی کە پێمان گەیشتووە گوتیان هەر قانونێک دەرکەن ئێمە ئیلتیزامی پێوە ناکەین ئەمڕۆ بەو قانونە عێراق هاتۆ مامەڵەمان لەگەڵ بکە بەس بەرەزووت بڵین ئەم شۆکۆبوونەوە پەیمانی داری دەوڵەتیشێ با زۆرکێ کە سەرۆکیەکی بابڵ تاڵەبانی سەرۆکی هەرێمی سیمان باردانی بەشداری تێدەکەن پێ دوایە بتوانێت لەو کۆبوونەوەی بڕیارێک بدرێت یاخودەوە تا هەرێم دەبێت ئیلتیزامی خۆی جێبەجێ بکات لە نەوتی و نانەوتی و ئینجا ڕێکەوتنەکە دەکرێت من پێم وایە ئەوەی کە طبعاً کۆبوونەوەی هاوپەیمانی دارەدانی دەوڵەت ئەمەی هەر چێ بەشداری دەکە هەر لە ئیعلام بینیوانە جارێ بڵێن لەو سایت و ئەوەکان جارە بەدڵنیاییەوە نازانین بەڵام یەکێتیش و پارتیش بەشێکن لە هاوپەیمانی دارەدانی دەوڵەت ئەگەر ئەم شەو کۆبوونەوەکە بکرێت چکەوەکو باسم کرد گۆڕانکاری لە گۆڕەیە بەیانی شتی تر ڕوودەدا دوو بەیانی محکەمەی اتحادی کۆ دەبێتەوە دوو بەیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە بەپێی هەموو ئەگەرەکان دوو بەیانی ئەو لیژنە وزاریە راپۆرتی خۆی دەداتە ئەنجومەنی وەزیران بۆیە بەدڵنیاییەوە ئەمڕۆ لە ئەم شەو لە هاوپەیمانی ئیدارەدانی دەوڵەتیش دەبێ باسی ئەم کێشانە بکرێت بەگشتی بابەتی نەوت گەیشتۆتە حاڵەتێک کە دەبێت چارەسەر بکرێت چارەسەرەوەی دەست پێ بکاتەوە بە هەناردەکردن ئەمە فۆرمە عامەکەی کە دەچینە وردیات لە وردیاتدا لە 100,000ەوە دەست پێ دەکەن لە 238 ئەوەندەوە دەست پێ دەکەن چەندی بۆ ناوخۆیە چەندی بدرێ ئەمە زیاتر فەنیاتە هەموو ئەوانش قابلی چارەسەرەکان بەرز گەژمینیانی هەر ڕێکەوتن بکرێ چکەوە موچە هەفتا و 4 ڕۆژە دوا کەوتووە یعنی لەسەر موچە لەسەر داهاتی نانەوتی گەژمینی ینی ڕێکەوتنێک بکرێت لە مافتەیە یاخود من پێم وایە بە شێوەیەکی گشتی کە لە تۆپی کێشەکان بابەتی موچەیە فشارێکی زۆری لەسەر هەردوو حکوومەت دروست کردووە چ بەیانی چ دوو بەیانی هەوڵی زۆر هەیە
طبعا والي هاتو بداخو يعني العراق وندشتي غير متوقع رده همو جاري بابلين مجدي خوش ددين خلق دوای دەسەڵات دەرانی هەرێمی شەونێک کە زۆر جار بەلێدوان بەهاڕەشە ینی باردۆخەکە تێک دەدەن دەزانی ئێمە هینە ینی حەڕەشەی چی بکەین ئێمە هەفتا و 5 ڕۆژە جەنابەت دەفەرمووی موچەی موچەخۆرەکانمان دوو مانگ زیاترە ئەگەر موچەیەکمان پێدرا بە تا ئێستا دەکرا هەڕەشەی لەوە تونتر بکەین ئەگەر بابەتی نەوت داهاتی نەوت شەفاف بە مەلەفی نەوت شەفاف بە لای خەڵک ئێستا خەڵک هەر هەمووی ئاواتی نەدەواز دەڵێ با هەموو بدرێتە بەغدا بەس موچەکەم بۆ بێ ئەو کاتە خەڵک شەڕی لەسەر دەکرد کە من بزانم ئەو نەوتەی کە دەفرۆشرێ داهاتەکەی بۆ منە موچەکەی من لەوەوە سەرچاوە دەگرێ خەڵکەکە هەیە دەیەوێت لێم ستێنێ ئەو کاتە شەڕی بۆ دەکەم وانە بەڵام تۆ هیچ بنەمە ینی ئەساسیاتێکت دانەناوە بۆ ئەوە شەڕەکە بۆتە شەڕی نەوت لە نێوان هەرێم و بەغدا و نەوتیش لای خەڵکی کوردستان شەفاف نییە بەس دەڵێن داهاتەکەی سفرە وا دەڵێن سفر سوودانی کەس بڕوا کە داهاتینەوە نەخێ دەزانی بۆچی لەبەرەوەی لانی کەم ئەگەر بە دەرەوەشی نەفرۆشین خۆدەی دێنێ ینی پاڵاوگەکانی ناوخۆ باشە پاڵاوگەکانی ناوخۆ ئەگەر بە هەرزانیشیان بدەینە خۆ هەر دەبێت شتێک پارێزایکی وزە میوانمان بۆ وتی ئەگەر بە 33 دلار بیفرۆشن دوای پاڵاوتن خۆیان قازان دەکەن دەتوان لە بازار بە 70 دلار بە 6 دلار بیفرۆشنە بەرامە ناوتیەکان بەڵێ یعنی ئێستا مەسەن ئەمە لە بازار بنزینە گازە نەوتی سپی ماڵانە نەوتی ڕەشە مەسەلەن بۆ هەندێک شوێن یخوانە هەموو بە سعری تیجاری دەفرۆشرێ خۆ هیچی بە سعری بەڵی مەدعوم نییە بۆی خەڵک مەسەلەن بڵێ وڵا ئەوە دەدرێتە فلان پاڵاوگە بەڵام بە سعری مەدعوم دەدرێتە من بە سعری بازرگانی دەدرێت یعنی ئەگەر گریمان نشکە بەڕێز سوودانی کە چۆ پەرلەمان بۆی گوتی قانونی موازنەم بۆ تێپەڕێنن چکە من ئیشم پێێتی بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لەوێ باسی گوتی ئێمە ئۆپیک پێی گوتوین کە نەوتی هەرێمی کوردستان تهریب دەکرێت بەتاوان دەبێت و گوتی لە ڕێگای ئێرانەوە دەکرێت ئەمە قسەی سوودانیە لە ناو پەرلەمان خۆرەنگ لە ڕێی تورکیا شوار بکرێت لە ڕێی تورکیاشەوە هەر دەکرێت لە ڕێی ئێرانیشەوە هەر دەکرێت ئەوەی کە لە ناوخۆ دەدرێتە پاڵاوگەکان کە دیارە ئەو دوای بە سعری بازرگانی دەفرۆشرێتەوە بۆیە منطق نییە تۆ بڵێ وەڵام ئەمە داهاتی سفرە باش ئەگە بەزەگە داهاتی سفر بۆ بڵێن زوورادەسی ناکەن باو کێششمان لە کۆڵ بێتەوە مادام ئەو شەڕەتی ئەگەر ینی ئەم شەڕە تەماشایکە کەواتە لای خەڵک بوو شەڕی لەسەر بکە ئەنێکو باسم کرد ئەگەر لە 2014ەوە داهاتی نەوتی یان با بڵێ مەلەفی نەوت شەفاف بە لە خزمەتی خەڵک بە و من وەکو موچەخۆرێک موچەکەم بمزانی بە ینی دڵنیا بەم لەوەی کە لەو نەوتەوە سەرچاوە دەگرێت و عێراق دێ دەڵێم سەرچاوەیە لێ دەستێنم شەڕم بۆ دەکرد ینی هاوڵاتی ئێستا شەڕی لەسەر دەکرد باش ئێستا لە سەدا چەندی خەڵکی هەرێمی کوردستان بە موچەخۆر و غەی موچەخۆرەوە ئامادەیە لەسەر نەوتی هەرێمی کوردستان شەڕ بکات ینی سپەینێ مەسەلەن بە نمونە ڕاپرسێک بکەن ڕاپۆرتێکەکەن لەناو بازار بزانن لە سەدا چەندی ئامادەیە شەڕ لەسەر نەوتی هەرێمی کوردستان بکات بۆ لەبەرەوەی نەوێت بە نەتیجەی ئەخیر نەبوو بەهۆی خۆشگوزەرانی نەبوو بەهۆیە کە داهاتەکەی بگەڕێتەوە بۆ قازانجی خەڵک بگرێت کێشەی سیاسی و کێشەی دارایی زۆری بۆ دروستکردین ئینجا سەر هەمووشەوە لەسەر مەلەفینەوە زۆر قەرزاری کەواتە بە نەتیجە نەمانتوانی خەڵکەکە قەناعەت پێ بکەین کە بابە ئەم دەزانی ئەگەر بینیم باسی مەلەفی تەمەن بابەتەکەمان عەفوەوە نییە بەڵام ئەگەر بە کورتی بیڵێم لە چەند هەنگاوێکدا لە بابەتی نەوت حکومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بوو سەرکەوتوو بوو لەوەی کە هەرێمی کوردستانی بردە سەر نەخشەی وزەی جیهانی سەرکەوتوو بوو لەوەی کە کۆمپانیای بیانی هێنا سەرکەوتوو بوو لەوەی نەوتی دۆزیەوە سەرکەوتوو بوو لەوەی بازاری بۆ پەیدا کرد سەرکەوتوو بوو لەوەی هەناردەی کرد نەتیجەی ئەخیر هەتا ئێرە قازانجی هاوڵاتی نییە نەتیجەی ئەخیر داهاتەکەی بە شەفافی هاتەوە هەرێمی کوردستان و لە قازانجی خەڵکی کوردستان و موچەخۆرانی کوردستان و دابینکردنی موچەوەکو خۆی و دروستکردنی ژێرخانێکی پتەوی ئەم وڵاتە بەکاربێنرێ نەخێر نەتیجەی ئەخیر باش بەس ئێستا بە هەموو پێوەرێک خۆ بەدیلی ناو خۆیان نەبووە دەبەر ڕێکەوتنەکەی جانە ئامادەن لە داهاتی نەوت بدەن بڵێن لە داهاتی ناوخۆش
هەر ڕێکەوتنە گەر ڕێکەوتنیش بکرێت جگە لە موچەیمە پارەی پرۆژەکانمان بۆ دێ خەرجیان مۆزگە ئەگەر ڕێکەوتن بکرێت يعني قسەکە لەسەرەوەی ئەگەر هەرێمی کوردستان طبعا تا ئێستا کە بەز موچە هاتووە لەبەرەوەی نەوت هەناردە نکراوەتەوە ئەگەر نەوت هەناردە بکرێتەوە حق خۆیەتی حکومەتی هەرێمی کوردستان جا داوای پشکی خۆی لە موازنە بکات کە داوای پشکی خۆی کرد طبعا کاتە بەز موچە نییە بابەتی پارەی پرۆژەیە پارەی چییە من نازانم ئایا بەیانی و دووبەیانی ئەوەی کە ئایا ڕێکەوتنێکی تازە دەکرێت و بڕیارش تازە دەچێتە ناو ئەنجومەنی وەزیران یان هەر لەسەر قانونی موازنە دەڕۆن چکار دەبێت لە قانونی موازنە حتا گەر ڕێکەوتنیش بکرێت خۆ نابێت ڕێکەوتنێک بکرێت دژی قانون بێت دەبێت لەگەڵ هاوتەری لەگەڵ قانونەکە بڕوا ئەو کاتە بە پێی قانونی موازنە هەرێمی کوردستان بە ئیلتیزاماتی خۆی هەڵبستێ لەوەی کە نەوت لە ڕێگەی سۆمەوە هەناردە بکرێت بە پێوەی قانونی موازنە دایناوە داهاتەکەی چی دەکرێت چۆن دەچێتەوە خەزانەی گشتی داهاتی نانەوتی لە 150 ئەوەی کە هەیە لەسەر 100 ملیار ڕێ دەکەون 150 ملیار ڕێ دەکەون زیاتر کەمترە ئەو کاتە حکومەتی هەرێمی کوردستان بۆی هەیە داوای بەشە بودجێ خۆی بکە لە عێراق کە لەوانەیە نزیکەی بنزین و سوتەمەنی ناوخۆ ئەوە چی بەسەرێت چونکە ئێستا هەرێن دەڵات مەرەفەکە لای من بین تو ئێستا لە ڕۆژوم سی ڕێکەوتنێکە کراوە لە پاراوێزەکەی بڵێن ڕۆژنی حکومەتی عێراقی تێدایە دەڵێمە داوامان کردو هەر 1970 پێ بدرێ کە ئێستا کۆی داهاتەکەی دوایی زیاد دەکرێت ئێمە خۆمان پێداویستی ناوخۆێرم دابین دەکەن بەڵام هەرێم ڕازینە بۆ لە ڕۆژمسەکە تێدایە ئەگەر هەرێم خۆی ئیدارەی بدا بنزینەکەمان وەکو عێراق لێ دێ نەوتی سپی ئەوە طبعا لە قانونی موازنە دەڵێت 400,000 بەرمیل نەوت ڕاستەمە یەکەم جار ناگەنێت 400,000 بەڵام دەکرێت وەرە بگەینە 400,000 کاتێک کە لە مفاوەزاتدا و کاتێک کە وەفدەکەی هەرێم لە بەغدا بوون لەسەرەوەی کە چەند بدرێت بۆ ئیستیهلاکی محلی بۆ بەکارهێنانی ناوخۆ پێشنیارێک هات بۆ پێشەی عێراقیەکان گوتیان کاکە مشکلە نییە ئێوە هەر 400,000 بەرمیل نەوتەکە بدەن ئێمە لە ڕێگای سۆمەوە بەڕێی دەکەین ئەوەی بۆ پێداویستی ناوخۆ پێویستە ئێمە دابینی دەکەین طبعا ئەو کاتە وەکو ناوچەکانی تری عێراق بنزین و گاز و نەوتی سپی و ئەوانە دەبێت هەمان سەبعاد بێ خۆ ناکرێت لەوێ سارێک و لێرە سارێک بێ بەڵام طبعا ئەمە هیچەوە سەری نەگرت چونکە ئێستا عێراقیش دەڵێ من 6,000 بەرمیل نەوت دەدەمێ نازانم ئایا ئەمە لە ڕێکەوتنەکە یان لە بڕیارەکە یان حکومەتی هەرێمی کوردستان ئیلزام دەکات بەوەی کە ئەم بڕەنەوتە کە بۆ ناوخۆ دەدرێ دەبێت بە هەمان سعری بەغدا بدرێ بە ناوخۆ یان هەروەکو جاران بەسەری مەقبولکە بەڕای من جگەلەوەی کە هاوڵاتی نابێ قوبولکە نابێ هەرێم خۆی قوبولی بکە چکە هیچ کە ئەمە یعنی منطقی تێدا نیە تۆ مەسەلەن نەوتەکەت وەربگری بۆ پێداویستی ناوخۆ وەربگری بە سعری مەدعوم بیدێ پاڵاوگەکان بەڵام پاڵاوەکان بە سعری تیجاری بفرۆش کاتمان چەند خولەکێک ماوە ئەنجا کاک حەشم یەک قسە هەیە دەمەوێت بیکەم ئەویش ئەوەیە ئەگەر مەسەلەن ئەمە بدرا بە حکومەتی عێراقیش بیرمان نەچێ ئێستا ئێمە لە دابینکردنی بنزین و گازوانە لە کەرکووک فەرقی هەیە لەگەڵ دووسخورمات و فەرقی هەیە لەگەڵ بەغدا چکە هەتا نزیک دەبینەوە کێشەکە زیاتر ئایا ئەو کاتە لێرەش هەمان کێشەمان بۆ دروست نابێت ئەگەر لای بەغدا بێ بەگشتی هاوڵاتی یعنی محەیر ماوە لە بینی هەردوو حکوومەت لە بینی هەردوو وەزارەتی نەوت و سامانە سروشتەکان بەڵکو ئینشاءڵڵا گەیشتبنەوە قەناعەتی کە ئەم جارەیان شتێ بکەن لە قازانجی خەڵک بێ باشە سێ خولەکمان ماوە سەبارەت بە پرسی کشانەوە بەیانی پارتیویەکی دیش کۆدا بنەوە و دوێنێ ڕایگەندەوەی بارگەی بارزانی هەبوو کە گوایە بەڵێنیان پێراون کێشم موچە چارەسەر بکەین جا دەکشێنەوە چەندە سەرچاوێکی حکومەتی عێراقی بۆ ئەندێک کەناڵی ڕاگانی عێراق و پشتیوان نیە و بەڵێن نەدراوە و ئەوانە تازە ناکشێنەوە بڵێ خۆ دەگەر پارتی بەتەنیا خولایەنەکانی دیکە پێت وایە لەگەڵی بکشێنەوە تازە ناکشێنەوە ئەوەی دەخمێنیتەوە ئەوەی کە با بڵێن وەکو هین وەکو با بڵێن فۆرمە گشتەکەی لی دەڕوانم نەک وەکو بڵێن ئەمن پەرلەمانتاری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێی یەکێتی بڵێ ناشتم فۆرمە گشتەکەوەی هیچ لایەنێکی کوردستانی باسی کشانەوەی نەکردووە و لەگەڵ کشانەوەدا نیە جگە لە پارتی دیموکراتی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش نازانم تا چەند جدیە بەڵام زیاتر فشار ئاساییە لەبەرەوەی بەڕاستی یعنی وەکو باسم کرد حکومەتی عێراقیش و وەزارەتی داراییش غەدرێکی زۆر گەورە لە فەرمانبەران دەکەن ئەم شەڕە بە فەرمانبەر دەکەن شەڕەکە لەگەڵ دەسەڵات بێت کاکە شەڕەکە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان بکە نەوت لای ئەوە داهاتی نانەوتی لای ئەوە بەس پێ دوایە کە بابەتی کشانەوە من پێم وانییە لەو تەوان وەکو مادام لایەنەکانی دیکە لەگەڵی دانە بن پارتی پەشیمان بۆتەوە یعنی پارتی تەوان بەیانی کۆبنەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانە بەدڵنیاییەوە ئەم بابەتە باز دەکرێت من نازانم ئایا
بەیانی باسی چی دەکرێت و بەڵام وەکو باسم کرد سیاسەتە گشتەکە لەگەڵ کشانەوە نییە هیچ لایەنێک چونکە هیچ بەدیلێکی ترمان نییە لە ڕێکەوتن زیاتر و لەسەر بابەتی نەوت هاتووینە سەرەوەی ئایا چۆن بەڕێکین چەند بمێنێتەوە چەند نمێنێتەوە ینی لەسەر بنەماکە کەس مشکلی نییە چکە قانونی موازنە دەرچووە باش پارتی ئەمجارە بارودۆخی خراپە بۆیە بڵین سەرۆکی پارتیش بەشداری کۆبوونەوەکان دەکات پێشتر ئامادە نەمون لەگەڵ یەکێتی دابنیشێ پێویستی یاخود دۆخەکە گۆڕاوە یان بارودۆخی پارتی خراپە چی لێ دەخوێنێتە بە کوردی وڵاهی بە قەناعەتی من برادرانی پارتی دیموکراتی کوردستان هەندێک پێشبینیان هەبوو لە دۆخی عێراق کە پێشبینیەکان وا دەرنەچوو کەوا دەرنەچوو ئێستا بە دوای جۆرێک لە چارەسەردا دەگەڕێن فشار هەیە فشاری ئەمریکیەکان هەیە لە هەردوو لە تەوان لە حکوومەتی هەرێمیش و لە بەغداش بۆ ڕێککەوتن دوجار یعنی حەقی خۆیەتی کاتێک کە تۆ بەسەر بابەتێکی وا گەورە دەدە پێشێ بڕیار بەدەستەکان دانیشن بڕیار بەدەستەکان دانیشن بڕیاری چارەسەر بدەن هیچ کاتێک خۆت زیینەوە عینادیکردن هەڕەشەکردن نە بە قازانجی خەڵکی کوردستان بۆ نە هیچ بابەتێکی چارەسەر کردووە گەژبینی بە کوردی بە شێوەیەکی گشتی وەکو باسم کرد ینی لە عێراق وامانی هاتۆ بەڕاستی زۆر جار بەڵێنی زۆر نەک بەڵێن باڵین هیچ بەرزستی ئەمە بە بەڵام وەکو تەحلیلەوە مژدەی زۆرمان بە خەڵکدا و کەم بابجارە بابەتەکە چارەسەر دەبێت هیچ کوردنامێت بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ ئەم دوو ڕۆژە من گەشتبینم پێم وایە گەیشتونە زۆرێک لە چارەسەر بەیانی لەوانەیە محکەمەتی اتحادیە قسەیەکی خێر بکە دوو بەیانی لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران لەوانەیە لیژنە وزاریەکە راپۆرتێکی تا ڕادەیەک باش پێشکەش بکەن و بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران دەرچێت. سوپاس دەکەین مامۆستا شیروان میرزا هەنداوی پێشووی ئەنجومەنی وێرانی عێراقمان کردی. سوپاس بۆی باش. سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.